بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان کارگەیەکی تایبەت بە پێداویستیە خۆپارێزیەکان لە قەزای سەی سادە دەستی بە دروستکردنی دەمامک و جلوبەرگی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا کرد. کارگەکە لە توانایدا هەیە لە یەک ڕۆژدا زیاتر لە 1000 دەمامک دروست بکات. ئێمە وەکو کارگەی ئایسان لە قزەی سێ سادق کارگەکمان دوورینی جلوبەرگ بووە، بەڵام کە ڤایرۆسی کۆرۆنا هات و قەیرانی جلوبەرگی پزیشکی و ماسک ڕوویدا، ئەمەش بیرمان لەوە کردەوە کە هەوڵ بین ماسک بخێنە بازارەوە پشتگیری هاوڵاتیانی خۆمانکەین و پشتگیری حکوومەتکەین و لەو قەیرانە ڕزگاریان کرد. بۆیە دەستمان پێکرد شکر بەخوا ئەو ماوەی 10 ڕۆژە کار لە دروستکردنی ماسکەکەین بە شێوازێکی زۆر باش، بە دیزاینێکی باش و بە کوالیتەیەکی بەرز، وەکو یەکەم کارگە لە هەرێمی کوردستان و یەکەم کارگە بۆکو لە کوالیتێ بەرزە لە عێراق کارەکەین. ئەو کەسانەی کە لەم کارگەیەدا کار دەکەن هەمویان دەرچووی دانەمەزراوی زانکۆ و پەیمانگاکانن. زیاتر لە 12 گەنجی کچ و کوڕی سەی سادقی لەم کارگەیەدا کار دەکەن. ئەوان زۆر دڵخۆشن بە بوونی ئەم کارگەیە کە لەو ڕێگەیەوە بژێوی خۆیان دابین دەکەن. زۆر شتێکی باشە، ئینشەڵڵا زیاتریش بێ، هیوادارم بەردەوام بێ. زۆر شتێکی باشە بۆ ئێمە، چکە هەلی کار بۆ ئێمەی دابین کردووە بۆ ئەو کەسانەی چواردەورمان هەمومان ئێمە لێرە کارەکەین، ڕۆژانە سعات 8 لێرە ئەبین تا سعاتی 4. ئەم ماسکانە ئەدورین چکە ئێستا پێشتر خەیەتی ترمانە کرد، یعنی ئێمە هێشتا دشمان پێ نەکرد، خەیەتی ترمانە کرد، بەڵام لە ماڵەوە خۆمانەمان کرد. بەڕاستی پرۆژێکی ئاوا شتێکی زۆر باشە بە خەڵکی سێسایە، چونکە گەنجێکی زۆری تایە بێ ئیش و بێکارە، هەم لەوانەی کە خوێندنیان تەواو کردو، هەم لەوانەی کە ئێستا لە ماڵەوە دانیشتون. وەکو خولیا حەزێکم بۆ درومان و خەیاتی هەبوو، بەڵام زیاتر حەزمە کرد ئیشکەم لەسەر پێی خۆم بۆستم، ئیتر شتێکی ئاوا هەلێکی ئام بۆهاتە بەردەست بە ئیشێکی باشم زانی و هاتم دەست بەکار. هاوڵاتیانیش بوونی کارگەیەکی لەم جۆرە بە تایبەت لەم دۆخی ئێستادا بە گرنگ دەزانن بۆ ئەوەی پێداویستی ناوخۆ لە دەمامک و جلوبەرگی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا پڕ بکاتەوە و چیتر بۆ دابینکردنی ئەو پێداویستیانە چاوەڕوانی هێنانی لە دەرەوە نەبن. ئەم کارگەیە توانیوێتی بێ بەرامبەر دەمامک و پێداویستیە خۆپارێزیەکان بۆ شوێنە حکومیەکان دابین بکات و ببێتە هۆی کەمکردنەوەی نرخی دەمامکیش کە لە چەند هەفتەی ڕابردوودا بەرزبوونەوەی باخۆ بینی بوو. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.